بینەر و بیسەرین کوردستان 24 ئەف دەمەوە باش هیڤیا دەمێن خۆش و سەلامەت بووەت خازین. جارێک دن هاتینەف خزمەتاوەین بەڕێز بۆ پێشکەشکردنا خەڵکە کادیش بەرنامەوە بەرنامەیە کوردی. بێجارێژی دی خزمەتاوەکەین دۆر مژارەکە هەری گرنگ. ئەو ژی ئاین و ناسنامە تاکی. وەکە دیار ئاین مەفێرە وێ ئێکێتکەتن. ئینسان ئەتهێتە هەبوونێ و دژیتن. دیڤدا ئەتچیتە نەبوونێ و فەنای و مرنێ دیڤدا قوناغال دیڤدا دێ ساغ بیت و زیندی بیتن الڕوژا دوماهیە. لەورا هەر مرۆڤێک وەک تاک ئەتناوا ژیانێدا بەرپرسیارە الهەلس و کەفت و الهەمی ڕەوشت و ئاکار و ڕابین و ڕۆنشتنێک ئاخۆ. لەورا دبینیت ناوا کۆمەڵگەهێدا زۆر جار شاشی و خەلەتیێت خزم و کەس و کار و عەشیرەت و نەتەوا دئێخینە سەر کەسێکێ بەرامبەر کە وەک تاک بیتن ئەو تاوانبار ژی نەبیتن هەمبەر وان هەمی شاشێن هاتی نەکردن یانکو ئەو تنێ بەرپرسیار بیتن ئەلوان کار و هەلس و کەفتێن وی وەک تاک. لەورا مەفەرزانی وێ خەلەکێ تەرخان بکەین دۆر وێ مژارێ و چەندین پرسیار بهێنە ئاڕاستەکردن. چەوە ئەتناسنامە تاکبوونێ تێبگەهین هەروسا ئاماژێن قورئانێ چنە هەمبەر ناسنامە تاکبوونێ و فەردانیەتا مرۆڤی. دیسان ات کوردەواریە مەدا چەوا بەرێ خودان بۆوێ چەمکەیی کریە. دیسان مەدوێت بزانین چ بکەین بۆ گەشە پێدانا ئەپ مرۆڤی هەمبەر ئەvê پرسا ئەم بەحثکەین کە ئینسان وەک تاک سەرەدەریت گەل بهێتەکردن. ئەف پرسیارە و چەندین پرسیارن دیتر دەهێن ئاڕاستەکردن بۆ زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق. ناوێ خوب ناوێ وەخیرات ناکە گەرم جەنابی سەیدات کەم زۆر بەخێر بی مامۆستا. مامۆستاوەکەمە ئاماژە پێدا مرۆڤ تهێتە هەبوونی وەک تاک و دژیت وەک تاک و تمریت جی وەک تاک و ڕوژە قیامەتی ساغ بیتەڤەژی وەک تاک. ئەریبووچی هەندێک جار دەبینی ناوا کۆمەڵگەهێدا شاشی و هەڵێت خزم و کەس و کار و نەتەوە و ئیلاخری دئێخیە سەر ملێن تاکی. لەورە مەدوێت بزانین باشترین تشت ئەم لێ فێر ببین زانین چەوە ئەتناسنامە تاکبوونێ تێبگەهین تاکبوونا خۆ ئەم وەک ئینسان. بە ناوی خۆی بەخشندەی میهرەبان. ڕاستەقینەیەک و ڕاستیەک لە قورئاندا هەبێ ئەوەیە کە دەڵێ لە بواری ناسینی مرۆڤدا ئەم خاڵەیە خوددا دوو مرۆڤی وەک یەکی دەرسەد دروست نەکردووە. ئەم قسەیە باش وەکو بڵێ قسەیەکی ئاسانە بەس گرنگ ئەوەیە مرۆڤ لە ڕاستیدا خۆی بڕوای بەم قسەیە ئەبێ هەبێ چونکە لە کوردەواری خۆمانە دێنە سەری دواتر ئەبینی مرۆڤەکان کۆپی یەکتر دەبن. مرۆڤەکان کۆپی یەکتر دەبن چۆن دەڵێ نەوەکانی ئێستا لە ڕابردووی باپیرانی وەک لە باپیرانی خۆیان بچن بەمانە وەکو بڵێ هی 100 ساڵ لەمەوە بەربن گۆڕانکاریان بەسەرا نهاتووە. کەواتە ناسنامەی تاک ئەبێ بڵێن چی؟ ناسنامە چۆن لە زمانی ئینگلیزی پێی دەوترێ ئایدنتیتی، چۆن لە زمانی عەرەبی پێی دەگوترێ ئەلهوویە، چۆن لە زمانی کوردی دەڵێن ناسنامە لە ڕاست یا شوناس یا ناسنامە واش دەڵێن. بەڵام بەهەرحاڵ بەستم ئەوە بۆ بڵێن ینی ئەگە بیکەین بە کوردی دەڵێن ناسنامەی هەر تاکێک چییە؟ خۆت لە خۆت بچی و جیاوازبی لەوی دی. کەواتە ئەم لە خۆچوونە کە خۆت لە خۆت دەچی خاڵێک یەکجار گرنگە. ئەمە ئەو خاڵەیە کە تیایدا مرۆڤ لە قورئاندا خوا باسی دەکات وەکو فەردبوون گەورەترە لەوەی واحد بوون. یعنی هەردوو مستەڵەح هەردوو زاراوە لە قورئان هەیە. چ جودایی هەیە؟ فەردیش هەیە واحدیش هەیە. یعنی کە تۆ دەڵێ فلانە کەس فەردە فلانە کەسیش واحدێکە یەک کەسێکە یعنی لە ڕووی ژمارە واحدە لە ڕووی ژمارە تۆ یەک کەسی بەس وەکو فەرد تۆ دنیایەک لە ئەفکار و لە دەست پێشخەری و لە شتی باش لە ناخی تۆدا هەیە گەورەترە لەوەی کە ژمارەبی. ئەوەی کە جاران دەمانگوت ناو گەورەترە لەوەی کە تەنها تۆ ژمارەبی. لەبەرەوەی لە وشەی قورئانی داگە بڕوانی کە لە قورئاندا وشەی فەرد زۆر هاتووە. ئەم فەردە دوجار کە ئەیکەی بە وەصف بۆ ئەو کەسە ئەبێتە فەرید. فەرید بە کوردی یعنی دەگمەن، بە ئینگلیزی یعنی یونیک. یعنی تۆ ئەگە بڵێن تەنها تاکێکی یخۆ 7 ملیار و 300 میلیۆن تاکی وەک تۆ هەیە بەس هەر یەک لەم 7 ملیار و 300 میلیۆنە یونیکە، فەریدە، دەگمەنە، هاوشێوەی ئەوی تر نییە. لەبەر ئەم حاڵەتە بەڵام لەو لاشۆ ئێمە مرۆڤ چۆن دەڵێ وەکو تاک لەگەڵ کۆمەڵ دەژێ. باشە لەگەڵ کۆمەڵ ژیان نابێت بێتەمایی ئەوەی خۆمان بتوێنینەوە. شتێکی تر پێ بڵێم کوردەواری خانووی هەبوو جاران دروستی دەکرد بە خشت و بە قوڕ. قوڕ یعنی ئەو مادەیە دەیکردە دەستی دەتوانی ئاوای لێ بکەی بچووکی کەی گەورەی کەی بە ئارەزوی خۆت قەبارەکەی دەستکاری بکەیت
وانە کەواتە مرۆڤ نابێ قڕبێ لە دەستی کۆمەلگەیە بە کەیفی خۆی کۆمەلگە تۆ بچوو کاتەوە گەورەت کاتەوە ئاها بکە تۆ قسەی خۆتە بێ هەوێ کەواتە ئێستا شتێکی لە دیوارە بەکاری دێن ئەڵێن بلۆک گرنگە تۆ لە نێو دیوارەکاندا بلۆک بی ینی هەر دیوارێکت بینی لە بلۆک دروست کرا بوو ئێمە بلۆکەکە نبینین بەس لە ژوورەوە ئەم بلۆکانە چوونەتە پاڵی یەکتر یەک دیواریان دروست کردووە بەس دوای ئەگەر لە بغەکەی سەری لا بدەی بۆ دەرێکەوێ هەموو بلۆکێک چی پاراستووە دایمێنشنەکانی خۆی پاراستووە ڕەهەندەکانی خۆی پاراستووە 40 پاراستوێتی خۆی نشکاندو خۆی نەتواندوت بەمانایەکی تر بڵێم گرنگە تۆ لە کۆدا بژی حەزەکەی لە کۆدا بژی و تەنیا نەبی وەکو چۆن زەکەریا و زەکەریا ئیذ نادا ڕەبەهو ڕەبی لا تەذەرنی فەردەن وأنت خير الوارثين یعنی بانەوەم هەبێ و تەنیا نەبم ئەمە شتێکی داوایەکی ڕەوایە بەڵام زۆریش گرنگە خوددا سوبحانه وتعالى لە قورئاندا پێمان دەڵێ ولقد جئتمونا فرادا ڕۆژی قیامەت کە نەمان دیوە خوددا دەفەرمێ ولقد جئتمونا فرادا كما خلقناكم أول مرة ئێوە تاک هاتنەوە بەردەستمان هەر وەکو تاک دروستمان کردبوون کەواتە ئەمە پێمان دەڵێ خوددا پێمان دەڵێ ئاگداری پاراستنی ناسنامەی تاکبوونی خۆتان بن خۆتان مەدەنە دەستی خەڵکو خۆتان مەدەنە دەستی ئەو دوای کۆمەلگا ئێوە بتوێنێتەوە کەواتە مامۆستا ئەف فکرە جەنابەتت بێژیتن پێچەوانەی عەقڵی جەمعیە یانکو عەقڵێکی کۆمەڵ ڕاستە عەقڵێکی جەمعی دروست بووە ئێمە پێی دەڵێن بە کوردی مستەلەحێکە زاراوەیەکە لە جوانیە لە ناشرینیە جوانە پێی دەڵێن مێگەل یعنی قەطیع بە عەرەبی قەطیع یعنی ئێمە نابێ وەکو مێگەل دوای چۆن دەڵێ بیر و بۆچوونێک بکەوین و قەناعەتیشمان پێ نەبێ دەبێ قسەمان هەبێ دەبێ بیری خۆمانمان هەبێ دەبێ ڕێز لە تاکبوونی خۆمان بگرین دەبێ قەناعەتمان بۆ دروست بێ لەبەر ئەوە خودای گەورە دەفەرمێ وەنەریثه ما یەقول وەیەتینا فەردە ڕۆژی قیامەت ئەم ئینسانە هەر بە فەر دەگەڕێتەوە نەک هەر ئێمە ئەڵێ نەک هەر من تاتۆ وەکلهم خوددا دەفەرمێ لە قورئاندا وەکلهم ئاتیه یەوم القیامەة فەردە ڕۆژی قیامەت هەمویان بە تاک دێنەوە بەردەستی ئێمە کەواتە مەبەستم ئەوە بوو لێرە نەڵێ لەگەڵ عامی بڕۆ شامی وانە لێرە مەڵێ کەوادام الحەشر مع الناس عید یعنی هەر خەڵک چ دەکەم منیش وا دەکەم یانیش ئینسان کوڕژینگە پێغەمبەر درودی خوای لەسەر فەرمووی لا تكونوا ئیممەعە یعنی مێگەل مەبن لەگەڵ هەموو خەڵکێکی باش و خراپە هەرچی گوت و هەروە بڵێت و تۆش هەروەک ئەوان بی تقول إذا أحسن الناس أحسنت وإذا أساء الناس أسأت خلق باشي كل منش باشكم خلق خرابي كل منش خرابكم كرة فلانة كستو خوار رزي اللي قلتي تو وكو تاكك ناس نامي خود بسلمين قال لي بوشيكي أو خلق خرابة منش وك أوانكم شي بيزاني أما هموي هليكي قوري خدا روجي قيامت همو ملتي كردو نتوي كرد بيكو ناهنتو همو ألمان بيكو ناهنتو تاك أمان هنتو أو جالي آزاي بلي والله خلق وايا كل منش وامك هو نايخوا وكلهم آتيه يوم القيامة فردا بويا خدا القرآن ده فرمي يوم تأتي كل نفس تجادل عن نفسها إلا وكرديتر يوم تأتي كل نفس تجادل عن نفسها هركز دروج قيامة مجادلة ودفاع لنفسي خويك كواتل استوبات يبقين إما اللي ردا دبي إيش قناعت من بيبي رزا ناس نامي خمان من سيري أوكا خدا القرآن كده فرمي لا يكلف الله نفسا إلا وسعها بيت الله بو بروجوني الله والله ناتوان الله بو ناتوان يوني من ناتوانم آخر لا يكلف الله نفسا إلا وسعها وسعيتو نا تو أتواني بس من ناتوان أقال لي أتوان خلق دادقايتك بوشتي خوي يعني تنونت خطاب قرآن اقرأ كتابك أو دمي أوش باسكم وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك أبي لم سر كلمة بوستي أو زور باشد قلت أبي لسر أم كتابة بوستي الله يسي خدا أفرمي اقرأ كتابك والله خلشنا رجع قيامة خدا بتو نايله اقرأ كتابه تو كتابي من ناخويني تو تو كتابي خود دخويني تو برو أقداري خود با خود بسلمينا خود بنوين ما وصل سر قصيت خو بمينا دي چينا نافا شارشكين كردستاني جيدا گوی بیستی سرنجو بوچونین وانجی بین کال شارو شارشکت کردستانی چه بوچون دربارین سبارت فردانیت یانکو سبارت ناسنامه تاکی به فرمون پیگه همو تاکێک لە کۆمەڵگا لای خۆی وە گرنجێکی خۆی هەیە و لەوانەیە تا ئەندازەیەکیش دەوروبەری
ئەو گرنجەی پێ بدەن و ببنە جێی گرنجیدانی دەوروبەرەکەی کاتێک کە تۆ جێی گرنجیدانی دەوروبەرەکەتی لە هەر بوارێک لە بوارەکانی ژیان زۆرێک لە هەست بەخۆکردنت هەیە کە تۆ کەسێکی گرنگی و دەوروبەرەکەت گرنجیت پێدەدەن پۆلیس شارستانیا ملت وایە وەکو بخوا بێژم ئەس وەکو ئەس پۆلیس ئەسخوا گرنگی گەلێک بینم پۆلیس ڕەوشە باجێریە پۆلیس وەکو گولەکە گەشت نۆڤ باژێریدا هەر کەسێکی بێت پۆلیسیت بینێت بێت پۆلیس ئەخلاقی باش بێت ڕەوشتی باش بێت دەبێت کۆمەلگە ڕێڤە بێت چونکە کۆمەلگە هەمی بیڤەگیریدایە چونکە ئەخلاقی نەباش بێت نەشتی کۆمەلگە ڕێڤە بێت خی گەورە کە خەڵکی دروست کردووە هەر کەس شوێن پێگەیەکی خۆی هەبێ هەموو کەسێک گرینگە چۆن ئیمامی ئەحمەد دەفەرمێ خەڵک وەک دارێکی بەردار بێ سێبەری هەبێ و بەروبوومشی هەبێ هەموو کەسێک گرنگێکی خۆی هەیە بەڵام هەر کەسە بە گوێرەی خۆی هەر کەسێ هەیە خۆی نادۆزێتەوە ئینسان کە خۆی دۆزیەوە دەزانێت چەند گرنگە دایما هەموو تاکێ لە کۆمەلگات سوودی خۆی هەیە بەڵام هەر کەسە بە پێی پێوەری کارەکەی و ئیشەکەی و ئەو جێگەی کە تیای ئیشەکە گرنگە بەڵام ئەگەر من بۆکو خۆم بڵم پێ دەسوودم بۆ کۆمەلگایەک وەکو تاکێت لەوانێ منتوان دەڕێ نووسینەکان بە سوودم وەرگرت سوودم هەبێ بۆ دەوروبەری خۆم یا لەوانێت لە ڕێی ئەو ئیشی کە ئێستا ئەیکەم خزمەتی هاوڵاتی کۆمەلگای خۆم بکەم کەواتە هەموو کەسێ لەم کۆمەلگایە بەشی خۆی سوودی هەیە ئەس وەک پێشمەرگەیەک سەنگەری دەشم سنگی حکوم چاپەرە بۆی کوردستانی هەتا دولە بەخوێنی لەشم بەدەبێتی بەرگریش وی وڵاتیکە هیچ بەر هەندێ ئەس گەلێک خۆگرنگ بینم بۆ وی کۆمەلگەی بلێ بینەرین خۆشتەوی سپاس بووان بەڕێزانە کە ڕاو سەرنجین خۆ دەربڕین سەبارەت ناسنامە تاکی زۆر سپاسیاوان دکەین بۆ بەشداربوونەوەت ناواوێ وەکەس بۆ پێدا مامۆستای بەڕێز مدوێتم زەڤرینە سەر تەوەری خۆمە بەحسا وێ چەندێت کرد چاوە ناسنامە تاکبوونێ تێبگەهین جەنابێت کردنێک ئاختن سەروێ چەندی مام کوتایی بینی ئەگەرنە مدوێتن بزانین ئاماژێن قورئانی چنە سەبارەت گرنگی دانا تاکبوونا مرۆڤی ئەماژە قورئانیەکان زۆرن بەڕاستیدا پێمان دەڵێت کە مرۆڤ دەبێ خۆی بێ مرۆڤ دەبێ خۆی بێ ئەم ئاماژە قورئانیانە بۆ ئەوەیە لە ڕاستیدا کۆمەلگا دەیەوێ ئێمە بکە بە قوڕی شتێکەوە پێیان دەگوت قوڕی سناعی لە مەکتەب لە قوتابخانە لە سەرەتایی و بنەڕەتی هەموو شتێکمان پێ دروست دەکرد ئێمە نابێ قوڕی سناعی بین لە دەستی کۆمەلگەدا بە کەیفی خۆشتمان پێ بکە وەک من مافی ئەوم نییە بە تۆ بڵێم بە هیچ کەسێک ناڵێم بۆ بیر دەکەیتەوە تۆ بۆچی وا دەڵێ خۆ خەڵکی تر وا ناڵێن ئەو قسەیە بۆ دەکەی کەسیش مافی نییە بە من بڵێ کەس مافی نییە بە من بڵێ تۆ وابی بۆ بیر دەکەیتەوە لەبەر ئەوەی من تاکم لەبەر ئەوەی من فەردم لەبەر ئەوەی من فەریدم هەر من نا تۆ فەردی و فەریدی ئەویش فەردە و فەریدە ئەویش تاکە و دەگمەنە ئەوی تریش تاکە و دەگمەنە بەس من چی لێ بکەم کە ئەو نایەوێ تاکبوون و دەگمەن بوونەکەی خۆی بپارێزێ حەزەکە ئیممەعە بێ وەکو پێغەمبەر فەرمووی ئیممەعە مەبن پاش کۆ مەبن چاو لە خەڵک مەکەن خۆتان قەنەعەتتان بە چییە بە دەنگی بڵند بیڵێن ئەو قسە بە دەنگی بڵند وتت ئەمڕۆ کۆمەلگە قبولی نەکات ئەگەر ڕاست بوو 10 ساڵی تر کۆمەلگە قبولی دەکات بەس لێرە مامۆستا هەڵایەکیش دروست نابیتم دیتناتە ئەگەر کەسێک هەموو کەس ناف کۆمەلگەیەدا تاکبوونا خۆ بپارێزیتن ئایا فەوزایەک بەر هەڵایەک دروست نابیتن ئەوە چی دروستی دەکە هەموو ئەو وڵاتانیش تاکی دەکەن و لەسەر ئەم تاکبوونە ئەمە هەر ئەوەیە کە خوددا فەرمووی فبشر عبادي ئەم بەشارەتە چییە الذين يستمعون القول فيتبعون احسنه هەموو جۆ لە هەموو قسەی یەکتر دەگرین ئەو کاتە هەمومان قسەی خۆمان دەکەین وانە مەگەر پەرلەمانی کوردستان 111 ئەندام نییە 111 ئەندام دەبێت 111 بیر و بۆچوونی جیاوازی تابێ دەبێت بایەک فراکسیۆنیش بی دەبێت 111 مبادرە و دەست پێشخەری جوان و تاکی تێدا بەڵام نەتیجەی داوە بەر و ڤۆژی پرەنسیپێت کۆمەلگەهەیە و یاسای و ئەوێ نینە کە بژنی هەر کەسێک وەک خۆ بکەتن گرنگی نەدەتە کە ئەمەی کرد ئەو کاتە چ دەبێتە دەنگدان وانە بیر و بۆچوونەکانی تاکی ناو کۆمەلگە هەمووی بۆ ئەوەی فەوزا دروست نەبێت کۆمەلگە خۆی بە یاسا ڕێکی خستووە گشتی دەباتە چۆ دەباتە پەرلەمان کە لە چۆ پەرلەمان لە پەرلەمان چی دەکەن جارێکی تر ئەوانش وەکو نوێنەری خەڵک وەکو تاک بیر و بۆچوونی جیاواز دەڵێن دوجار 1 2 3 بیر و بۆچوون دەمێنێتەوە کە دەنگ دەهێنێ ئەو کاتە چی دەکەیت کەواتە تاکبووندی چاوێتە پاراستن ئەگەر ئەس ژێر ڕکێفا یاسای بم ژێر ڕکێفا عشیرەتێ بم یان یا جواکی بم خۆی شتەکان پێ دەڵێن ڕێژەیی پێی ناگوترێ ینی تۆ دەتوانی تاکی مطلق بی ئەگەر دنیا یەک ئینسانی تێدا بی بەڵام کە زۆری تێدا بوو وانە ئەو کات چی دەکەین خۆمان یاسا بۆ خۆمان دروست دەکەین بۆچی ئێستا ئەگەر دهۆک یەک ئۆتۆمبیلی تێدا بی بەێ هیچ ناوێ
چون دەڵێ یاسای نیشانەکە هاتوچوونی و- یاسای هاتوچۆی ناوێت بەڵێ. بەس کە ژماری ئۆتۆمبیلەکانی چوو بۆ 300 هزار ئیدی چی دەکەین تۆ دەڵێ من دەڕۆم ئەوڵێ من دەڕۆم چیە چۆن ڕێکی دەخین دێن گڵۆپی زەرد و سەوز و وانە سوور و سەوز و زەردا دەنین ئەو چێ داینە ئەو خۆمان دامانە بۆ ڕێخستنی ئەو ئازادی ئەو باسی ئازادی بوون مطلق نییە مطلق نییە بڵێ. بەڵام لە هەمان کاتیشدا دەبێت ڕێز لەو تاکبوونەی خۆت بگری ئەبێ ڕای خۆت بڵێ اینجا دیفاعی لێ بکەی ئەمڕۆ کۆمەلگە قبولی دەکرد 10 ساڵی تر پێنجی تر چەندی تر ئەوە بێ کۆڵ نەدی کەواتە بۆیە خوددا لە قورئاندا فەرمووی ئینە ئیبراهیمە کانە ئومە ئینە ئیبراهیمە کانە ئومە یەک ئینسان ئومەتێک ئومە و ئەمە و یەئوم و ئیمام یعنی ئیبراهیم خۆی بۆ خۆی پێشەنگە ئیبراهیم ئیمامە ئیبراهیم خۆی بۆ خۆی لە ذاتی خۆی ئومەتێکە چۆن ئێستێمەز ئیبراهیم دەخوێنینەوە دەڵێن ئیبراهیم نەیگوتایە ئەوە ئاسمانە و ئەوە ئەستێرەیە و ئەوە مانگە و ئەوە هەتا و دەیپەرستم ئەمەی بۆ نەکردایە بۆیان دەرنەدەکەوت کە ئەمانە هەمووی ئاوا دەبێ و دەڕوا خدای تاکی پێناساندن ئیبراهیم چوار تەیری نەهێنایە و لەسەر چوار چیا و سەری نەبڕێ و خدا کۆیان نەکاتەوە و زیندوو بوونەوە تێنەدەگەیشتن ئیبراهیم سەلامی خوای لەسەر کۆتایی نەهێنایە بە سەربڕینی منداڵەکان ئێستش تا ئێستا سەربڕینی منداڵەکان بەردەوام دەبوو کەواتە دەبینی دەخوێنیتەوە لە قورئاندا سێرەکەی زۆرێک لە عادەتە خراپەکانی 4000 ساڵ لەمەوبەر ئیبراهیم سەلامی خوای لەسەر کۆتایی پێهێناوە دەبینی کەواتە هەر یەک لەمانێت تەماشاکە پێغەمبەر درودی خوای لەسەر ئەگەر کۆتایی نەهێنایە بە کۆمەڵێک عادەت هەر بەلای کەمە بڵێ زیندە بە چاڵکردنی کچان هەتا ئێستا بەو شێوازە فیزیکەکەی هەردەما ئێستا بە شێوازی ترماوە کەواتە وەرەوە سەر پێغەمبەر درودی خوای لەسەر لە فەرمودەیەکە صحیح بخاری و مسلم دەفەرمێ الناس كالإبل الماءة لا تكاد تجد فيها راحلة ئەڵێ ئینسان وەکو چی وایە بنمونەیەک دێنێتەوە بۆ ئەو قەومەی عەرەب کە تێبگەن بە وشتر و حشتر بۆیان باز دەکا دەڵێ 100 حشتر ئەڵێن دنیا ئینسان مرۆڤایەتی وەکو چیە نمونونەکەی وەکو 100 وشتر ئەم 100 وشترە 99یان ڕاحیلە نین 99یان هەر وشترن وشتری عادین بەس لەناو لا تكاد تجد فيها راحلة يعني خەریکە بڵێم لە 100 یەکێکیان ڕاحیلە نەبێ ڕاحیلە یعنی چی یعنی تااقەتی کاروانی هەبێ و باری لێ بنیت و ئەم وڵاتکە و بازرگانی پێ بکەیت و تااقەتی ڕێگەوبانی هەبێ کەواتە ئەم نمونەیە پێغەمبەر پێمان دەڵێ هێشتا لە نێو 100 کەسا یەکێک احتیمالە فرد بێ یەکێک احتیمالە توانای ئەوەی هەبێ کە فرد بێ هەر لەبەر ئەوەی پێغەمبەرانش لە نێوان خۆیاندا خۆ زۆرێک لە ڕیوایەتەکان دەڵێن 124 هزار پێغەمبەر هەیە وانە سەلامی خۆیان لەسەر بەس خوددا دەفەرمێەوە تلکە الرسل فضلنا بعضهم على بعض بەڵام هەندێکیان لە هەندێکان ماندووتر بوونە هەندێکیان ڕۆڵ و جێدەستیان زیاترە لەبەرەوە لە 124 هزار پێغەمبەر تۆ لە قورئان ئەمڕۆ چەند ناو دەخوێنیتەوە 25 لە کۆی ئەو 25 کورتی کەیتەوە ئێستا چێ باسی ئەلیەساعەکە چێ باسی ئیلیاسینەکە وانە ئەبینی چێ باسی ذوالکیفلەکە بەڵام باز باسی محەممەد و موسا و عیسایە دەبینی وای چۆن وای لێ دێتەوە کەواتە وردوت بابەتەکان وایە تۆ سەحابە ئەڵێ لە حەجەت الوداع 100 هزار سەحابی هەبووە خوا لەیان ڕازی بێ 100 هزار سەحابی هەبووە بەڵام دەی هەموو مەلاکانی کوردستان و دنیا گشتی کە قسەمان بۆ دەکەن لەم 100 هزارە هەر ناوی 100 کەس دیارە زۆر بۆ 100ەکە ئیشیان کردووە کاریان کردووە جێدەستیان دیارە لەبەرەوە گرنگە ئینسان ئیممەعە نەبێ پاشکۆ نەبێ ئەگەر شتێک لە خەیاڵی بوو دەست پێشخەریەکە بیکە بەسێری کە قسەیەکە بۆ بکەم مهاجر جێ ڕێزە ئەنسار جێگەی ڕێزن ئەمانە خدا لە قورئانە باسی فەزلی هەردووچانی کردووە بەس لە هەنێو هەردووچانە باشتر چێیە والسابقون الأولون من المهاجرين والأنصار سابقون ئەوانەی پێشەنگ بوون یەکەم بوون لە مهاجر بوونە و لە ئەنسار بوونە ئەوانە بزانە هاتنە پێش نقطەیەکی تر والسابقون السابقون أولئك المقربون چێ لە خوددا نزیکە ئەوانەی دەست پێشخەری ئەکەن ئەوانەی سەرەتاکان لەوانەوە دەست پێ دەکەن قسەیەکی تر بۆ بکەم قورئان پێمان دەڵێ ئەگەر 100 ئینسانی خراپ هەبێ بیانەوێت تۆبە بکەن یەکەم کەسیان کە واز دێنێ و لە خراپە ئەویان لە هەمووی خێری زیاترە بۆچی چونکە ئەوی تر لەو دەست پێکە ئەگەر 1000 گەندەڵ لە کوردستانە هەبێ واز ناهێنن دەڵێ 1000 کەسێ یەکەم گەندەڵکار لە کوردستان ئەگەر وازی هێنا 999 تر چاویان لێ کرد باشەکەن بەس خێری ئەوەی یەکەم زۆرە چکە چاوێن لێکن ئەوانەی کەوا خەڵکیان هەڵە خەڵەتان بە ناوی سحر لە سەردەمی موسا سەلامی خوای لەسەر فیرعون پێیان دەڵێ ئێوە بۆچی ئیمانتان هێنا ئێوە دیارە جەماعەتی موسان و فێڵتان لە من کردووە ئەوان دەڵێن ئین نطمع أن يغفر لنا ربنا خطايانا أن كنا أول المؤمنين ئێمە بەچی تەماحی ئەوەمان هەیە خوددا لێمان خۆش بێ لەو هەموو کارە خراپە قورسانی کە کردومانە پێشتر مەگەر بەوە لێمان خۆش بێ
ئەن کونا ئەوەلە المؤمنین دەبێ یەکەم باوەڕدار بین ئێمە بینە پێشی پێشەوە ببینە یەکەم و پێشنگ بەڵکو بەوە خوددا لێمان مامۆستا بەڕستە ئاماژەدا دوو فەرمودێت پێغمبەری سەڵاف سەر من و ئاماژەش پێدا کە هەردووک صحیحن بەڵام هەمان دەمدا مامۆستا ڕیواجی هەیە و تەشجیع تاکیدکردن کە تا گەل کۆمەڵی بژیتن عليكم بالجماعة فإنما الذئب يأكل من الغنم القاصية. أولا كوتايدا أم همو تاك تاكا كدا تشينا شار دا تشينا بواركاني إشكردن إنسان كائنيكي هبويكي كوملايتيه. بله. يعني باسا كمان لو بو دیوارێک لە 1000 بلۆک پێک دێ ئەم 1000 بلۆکە تاکتاکن 20 بە 20 بە 40 دروست کراون ڕەهەندی خۆیان دەپارێزن بەڵام خۆ بە یەک بلۆک دیوارێک دروست نابێ دەچنە پاڵیەک بەڵام ڕەهەندەکانی خۆیان تێک نادەن ئێمەش لەنێو کۆمەڵگەدا بە یەکەوە کار دەکەین پێکەوە کار دەکەین بوونە خۆش دیپارێزین بوونی خۆشمان دەپارێز دەستێتت خوش مامۆستا بەڕست دەمێ بێنڤەدانێکی هاتی و دەهینە خزمەتەوەین هێژا بوو پتر درێژە پێدان سەرمەژارام سەرتاخ بینەر و بیسەرین خوشتەوی دووبارە سەڵاف وەبن هاتینە خزمەتەوەین بەڕێز بوو پتر درێژە پێدان سەروی تەوەرێمە دەستنیشان کردی ئاین و ناسنامە تاکی نەهاژی مامۆستای بەڕێز مەدوێتن بچینە سەر کەلەپور و نەریتێک کوردەواری وانکو بیژنێ باب و کاڵێن مە چاوە ئەدوی چەمکەی گەشتینە چاوە ئەف چەمکە پاڕاستیەت ناواخودا زۆر گرنگە لە کوردەواریدا ڕێگرەکانی بەردەمی تاکبوون چییە؟ لە هەمان کاتیشدا ئاسانکاریەکانی بەردەمی چیە؟ ئاسانکاریەکانی بەردەمی تاکبوونی کوردە ڕاستیدا ئەوەیە باپیرانی ئێمە لە کوردەواریدا زۆر جەختیان لەسەر ئەوە کردوتەوە کە مرۆڤ وەکو تاک خۆی بپارێزێ بیر و بۆچوونی تایبەت بە خۆی هەبێ جا نمونەمان لەسەرم بابەتانە زۆرە بۆیە کە دەست پێکەی یعنی بەلای کەمەوە ئەڵێ مەلای جزیری ئەڵێ ئەحمەدی خانی ئەڵێ مەولەوی ئەڵێ بێسارانی ئەڵێ مەحوی هەموو ئەمانە کە قسەیان دەخوێنیتەوە تأكيد دەکەنەوە لەسەر چی لەسەر ئەوەی کە ئینسان وەکو تاک ناسنامەی خۆی بپارێزێ ناسنامەی خۆی بپارێزێ مثلەن تۆ تەماشاکەی نالی مەلاخدری نالی بەڕەحمەت بێ زۆر تأكيد لەوە دەکاتەوە یعنی دەڵێ ئێمە ئەگەر دینداریشمان کرد ئەگەر ئاینداریشمان کرد بە شێوازێکی چۆن دەڵێ لە نێو کۆدا نەتوێنەوە یعنی ئێمە ڕەند بین ئێمە چۆن دەڵێ تاک بین خۆمان وەکو تاک لەگەڵ خوددادا قسەی خۆمان بکەین لەبەرەوەیە کە کۆمەڵبوون مەسلەیەکی کۆمەڵایەتیە بەس مەبەستم لە پاراستنی ناسنامە ئەمێ بۆیە جاریوە هەیە تاکەکان وەک یەک دەست پێشخەر نەبوون نالی بەڕەحمەت بێ لە شیعرێکاڵێ لە سایەی شەخصێکی هیممەت بڵند لە سایەی شەخصێکی هیممەت بڵند ئاسوودەیە شارێ لە سایەی شەخصێکی هیممەت بڵند ئاسوودەیە شارێ کەواتە باسی تاکە یەک شارێک جاری وهەیە بەهۆی یەک شەخصێکی هیممەت بڵندەوە ئاسوودێ نابینی پارێزگارێک لە شوێنێکە ئەگۆڕن ئەو پارێزگارە ئەو پارێزگایە ئەبوژێنێتەوە ئێ دەڵێن خۆ هەندێک کەس هەیە بڕواناکە وانە ئەو دەرامەتی لە بەردەستی ئەوە لە بەردەستی پارێزگارێکی پێشوشا بووە بەس ئەم بۆ توانی بۆ ئەو نەیتوانی ئەخرەمە تایبەتمەندەکانی خۆیەتی بەکاری دێنێ جاری وهەیە لە قەزایەکە جاری وە بۆیە خۆ ئەبینی ینی ماوە ناماوەیەک زۆر گرنگە تۆ بێی ئەم کەسانی کە بەرپرسی ئیداری و شوێنەکانن بگۆڕی تەنانەت ئیمامی مزگەوتەکانیش بێتە گۆڕین ئەو قاف ئەتوانێ پرۆژەیەکی وای هەبێت چونکە کەسێکە لە مزگەوتێکا دایە کوتێ بە درێژایی ئەو هەموو 10 ساڵ 20 ساڵ 30 ساڵ ئیدر یەک نەمات ئەڕوە خۆشی پێناگا جاری آخر ئەو مامۆستاش دەڵێت تاکبوونی خوب دەپارێزم ئازانم ئەو تاکبوونەی کە هەیەی دای بەو گەڕەکە چونکە عادەتەن مزگەوتی گەڕەکی تۆ گەڕەکی ئێمە ئیتر ئێمە ستایلی مامۆستاکەمان هەمووی زانی چونکە تا چەند ئەیدێتێ مردن بۆ هەیە مردن بۆ ئەوە هەیە ئەم ستایلە ئیدی لێرە کۆتایی دێ نەوەیەکی تر دێ ستایلێکی تر و تاکبوونێکی تری نەوەیەکی تر دێ زانی چۆنە یعنی ئەگەر 30 ساڵ تۆ خەتیبی مزگەوتێک بی نەوەیەکت پێگەیاند بەڵام ئیدی تۆ ناتوانانی نەوەیەکی تر لەسەر هەمان بیرروۆچوونی 30 ساڵ لەمە پێش بۆی دەڵێن جیل بریتە لە نزیکەی 30 ساڵێک کاچێتە گەڕێکێکی تر ئەو تاکبوونە گرنگە ئەو تاکبوونی ئەوش دێتەوە بۆ ئەمە تاکبوونێکی تر کۆمەڵێک سیفاتی باشمان بۆ دێ ئەو کات ئەگەر 30 ساڵ من بەس جۆ لە تۆ بگرم چی دەبێ بەس ستایلی تۆ وەردەگرم ئەو کاتە بۆیە من هەموو جا خەڵک بە من دەڵێ مامۆستا تۆ بەرنامەت هەیە دەرسێکمان ڕەنگە بە تۆشیان گوتبێ پێی بڵێ حەزەکەین بینە لای دەرس و دەورێکمان بۆ دان من جەماعەتم ناوێ من نامێ جەماعەت دروستکەم من نامەوێ حزب دروستکەم من ئەمەوێ ئێوە تاک بن بۆ خۆتان لە من چاکتر بن ئەگەر من چاکم لە من جیاوازتر بن ئەبێ شتێک بۆ خۆتان دروستکەن لە سایەی شخصێکی هیممەت بڵند ئاسوودەیە شارێ کەواتە زۆر گرنگە بچینەوە بۆچی ئەم حاڵەتی کە پێی دەگوترێت دەست پێشخەری تاک زانە
بەدیع زەمان سەعیدی کوردی بە ڕەحمەت بێ حەزی ناکرد ئێستا جەماعەتێک پێیا بۆ لەمە جەماعەتی نورین بله بڕۆن هەموو نووسینەکانی بەدیع زەمان سەعیدی کوردی بخوێنەوە ئەڵێ برادرینە خەڵکینە قوتابیەکانە ئێوە ئەم شتە مەبەستنەوە بە من ئەم پەیامەکانی نور مەبەستنەوە بە ذاتی من ئەمە من نیم مەیکەنە ئەگە بیکەنە هی من ئەبێتە مەذهب نوری ئەبێتە جەماعەتی نور جەماعەتێکی بچکۆلە بە دەورمان دروستە بێ ئەمە قسەکانی نێو قورئانە من بۆ ئێوەی دەکەم قورئان بۆ هەموو بەشەریەتە ئەم ڕێبازە ئەم قسانەی کە من دەیکەم بیدەنە هەموو ئینسانەکان هەموو ئینسانێکی تاک بیبینێ بەس بەداخەوە هەندێک جەماعەت دێن بچووکێکەنەوە و ئەبێتە چەندە کەسێک ئەو بچووکە بێتەوە لە کاتێکا پەیامەکانی نور ڕاوەکردنی ڕاستەقینەی قورئانە بۆ ئەم سەردەمەی کە ئێمە تێدا دەژین جا ئەگەر ئەم تاکبوونەوەیە بوو گرنگە تۆ بۆ دایک و باوکت زۆر گرنگی تۆ بۆ خێزانی خۆت زۆر گرنگی لەبەرەوە ئینسان کە پێگەی تاکبوونی خۆی پاراست کۆمەڵگە دەتوانی بڵێ پێش دەکەوێت حتا ئێمە لە شاعیرەکانمانە هێ من دەڵێ بەهار بوو فەسلی زستانم ئەگەر یارم لەگەڵ وایە درۆیە گەر گوتویانە بە خونچێکی بەهار نایە زۆر جا دەڵێن بەهار بە خونچەیەک نایە بادی تۆ یەک شار دۆستێکی ئازیز لە شارێکە هەبێ لە ئەوروپا غەریب بی یەک کەسێک بناسی و چۆن دەڵێ دۆستی تۆ بێ تۆ لەوێ دەهەست بە غەریبی ناکەی بەهۆی یەک کەسەوە غەریبی لە تۆ دەڕوا کەواتە ئەمە حاڵەتێکە چۆن دەڵێ دەکرێت تۆ لە زستانابی و لە ناو زستانابی فەسڵ لای تۆ بەهار بێ بەچی فەسڵ لای تۆ بەهارە بەوەی کە لە ڕاستیدا تۆ هەموو پێداویستەکانی بەهار لە لای تۆ هەیە بەمانایەکی تر بڵێم لە ڕۆژنامەی ژیان ژمارە 137 ساڵی 1928 یعنی چەند ساڵ لەمەوە بەڕێک لە 2010 تا 1990 ساڵ 90 ساڵی ڕێک لەمەوبەر یعنی ئێستا من قسەیەکەکەم قسەکەم تازە نییە بەمانەی چی یعنی گەلی ئێمە و نەتەوەی ئێمە نایەوێت پێشکەوێ بەداخەوە نایەوێت تاکبوونی خۆی بسەلمێنێ نایەوێت شتێکی نوێ بڵێ ئەجینا لە ژمارە 137 ساڵی 1928 خوێندومەتەوە ڕۆژنامەی ژیان دەڵێ بابەتێک بە ناوی نەخۆشی ئیجتیماعیان دەڵێ کورد تووشی نەخۆشیەک بووە نەوەکو کۆمەڵ دەزانێت بەیەکەوە کار بکە کۆمەڵ بژی نەوەکو تاکبوونی خۆی پاراستووە ئەمە هۆکارێکە زۆر گرنگە ئێمە لە کۆمەڵگەی کوردەواریدا ئەگەمان لێبێ لە ڕاستیدا کۆمەڵگەی کوردەواری لەبەر ئەوش هۆکاری هێتەبن بەردەوام هێرشمان لەسەر بووە بەردەوام دێنە سەرمان پێویست بەوە ئەکە ئێمە کۆبین لە بەرامبەری دوژمنەکان ئەم زۆر جەرمام سەد بێژین ئەگەر کەس وەک تاک بژیتن یە لاوازە و زعیفە تەنانەت قورئانیژی ئاماژە پێدەوە خۆلیق الئینسان و ضعیفە و زۆر جار بێژین ئینسان تەمامکەری ئینسانیە ئەvە هەمەی ئاخفتنە ناوە جەواکی مەدا ئایا ئەوە جەنابێتت بێژیتن کە تەکەزل وێ چەندێت کە تاکبوونە خوب بپارێزی ئەوە دژی وێ چەندێنینە نە ئەمان هەمووی ئەبێ ئاگداری بین ئەوەی تۆ ئێڵێ هەموو خوێندوتەوە یعنی قسانە هەمووی لە خەیاڵمە زانم چیاڵێ بەڵام بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ تۆ یەکی تاک ئەی منیش یەک 7 ملیار و 300 میلیۆن ئێستا ئەتوانی ئێمە بڵێن چییە هەمووی تاکە بەس ئەم 7 ملیار و 300 میلیۆنە بنووسە یەک جاران یەک جاران یەک جاران یەک حتا بە نەتیجە کۆمەڵک یەک دەرەچێ هەر بوو بە یەک چەند دەرەچێت ملیارەها جارفیکە زەربیکە هەر دەبێ بە یەک بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ ئێمە پێویستە بە یەکەوە بین بەس تاکبوونی خۆمان بپارێزی نمونەیەکمان بۆ دێنێ دەڵێ تۆ یەکی منیش یەکم ئەگەر لەناو یەکا بتوێنەوە ئەگەر تۆ وەک منت لێبێ هەمووشتت وەک من بێ یەک فی یەک نەتیجە ڕوو لێ تەعاونی و هەروکاری دڵکێری خۆ بین بوو بەچی ئەمە یەک فی یەک بوو بە یەک هەر یەک دەڵێ یەک لە تێنیشتی یەک چ دەبێ یەک لە تێنیشتی یەک چ ڕقم دەردەچێ دەڵێ 11 چەند گەورێ من لە تەنیشتی تۆ بوون هاوکاریمان کرد بە یەکەوە کار دەکەین بە یەکەوە شول دەکەین تەعاون دەکەین بەڵام من ناسنامەی خۆم پاراستوە تۆش ناسنامەی خۆت پاراستووە یەک لە تەنیشتی یەک بوو بە 11 دەڵێ ئێمە 4 کەسین ئێمە 3 کەسین یەک فی یەک هەر یەک بەڵام یەک لە تەنیشتی یەک 111 4 یەک 1111 5 یەک 11111 دەبینی دەڵێ ئێوە هەمووتان یەکن بەس لە یەکە مەتوێنەوە بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ بە یەکبوونی خۆتان کە ئەڵێن یەک بن یعنی مەتوێنەوە لە ناو یەکدا و عقلتان بکەنە عقلی یەک کەس نا یەک ڕێگرنیە بۆ هەفکاریات هاوکاری دەکەین بەڵام یەک لە تەنیشتی یەک ژمارەکەمان زۆر دەبێت دەسێتت خوش مامۆستا بەڕێز هەردیسان بەدوێت بزانین مامۆستا کە خەلەتیە تاکی هەمبەر خودای ئەتێتە ئەنجامدان و دیسان خەلەتیە تاکی تێتە ئەنجامدان بەرامبەر تاکی ئایا کی هەڵە
گەورەترە و پتر سەر وی کەسی تێتە حسابکردن ئینسان وەک تاک ژیانێدا لە ڕاستیدا ینی ئەوە جۆرێک لە قەزاوەتی تێدایە ناتوانم ئەوە بڵێم بەس ئەتوانم ئەوە بڵێم لە ڕاستیدا ئێمە کە باس لە بایەخدان بە تاک دەکەین لەوەیە کە خوددا ئەبینی ینی بۆچی گۆڕی بە کۆمەڵ تاوانێکی زۆر گەورەیە گۆڕە بە کۆمەڵەکان هەر کەس تاوانی کوشتنی بە کۆمەڵ ئەنجام بدە ڕێزنەگرتنە لە ئینسان چونکە ئینسان وەکو تاک لەدایک دەبێ ئینسان وەکو تاک بە بەنراسیمێکی جوان دەیخینە گۆڕەوە بەڵام کاتێکە چۆن دەڵێ ستەمکارەکان دێن گۆڕی بە کۆمەڵی بۆ دروست دەکەن ئەو تاکبوونەی لێدەستنەوە کە ئەنەوە ئێوە ژمارەیەکن لە ژمارەکان لەبەرەوە مرۆڤایەتی ئەمڕۆ تەماشاکەی کۆمەڵگەی کوردەواری عادەتێکی گرتووە خراپە ئەگە بڵێم هەموو جارش باسم کردووە لە زۆر شوێنی دیکە دەڵێم ئەوروپا بە تاکبوون پێشکەوت بەڵام خۆ بە کۆش کار دەکەن ئەوروپا دەڵێ ئەگە بڕواینە کورد و ئەوروپا جیاوازیان چۆن دەڵێ جیهانی ئیسلامی بەگشتی کورد بە تایبەتی لەگەڵ ئەوروپا بەراوردی بکەین لە ئەوروپا وەکو تاک بیر دەکەنەوە وەکو کۆ ئیش دەکەن کار دەکەن کورد وەکو کۆ بیر دەکاتەوە وەکو تاک کار دەکەن کەواتە کارێکی خراپە دەستێتت خوش مامۆستای بەرز دیسان بەشێ دوێت ناوا شار و شارشکێن کوردستانی پتر گوێ خوب دەینە وێ پرسیار هاتی ئاراستەکردن بوان بەڕێزا بفەرمونون با پێگوێت ئەگەر لە ڕەهەندە کۆمەڵایەتەکەیەوە سەیری بکەین تا ئەندازەیەک تاکەکان گرنگیان پێدراوە دەوروبەرەکان ئێتیمامیان پێدەدەن بە زۆرێک لە زێرەکان کەسێک کە بەهرەیەکی هەیە دەبتە جێی سەرنجی دەوروبەرەکەی بەڵام ئەگەر بینە سەر ئاشتی گشتی لەسەر ئاشتی گشتی بەداخەوە ینی تاک پەراوێز قراوە وەکو پێویست گرنگی پێ نادرێتن بۆیە تەمەشا دەکەی زۆربەی ئەوانەی کە خاوەن بەهرەیەکی بەرزن تواناکانیان لە دەرەوەی کوردستان بەدەردەخرێتن سیر دەکەی کەمترین توانا لەسەر ئاستی گشتی لە ناو خۆی کوردستان بەدەرخستراوە ڕاستی ئەوێت خۆدانشیان ڕاستی لازم دەرفەتێک بۆن هەبن ئەوێت خۆدانشیان ڕان ببێنە جڤاکیدا ئەوێت وەزە جڤاک پتیڤان مرۆڤان ئەوێت تێگەهشتی ئەوێت ڕەوشەنبیر پێویدارن ئەوێت وەسا ڕاگەهاندن یا دەستگەهێت ئەمنی کۆمەڵگە وان کەسا خوا بکە خۆدان زۆر لە شاعیران کاتێ لە ناو شاخەکە بوون یا لە لادیەکە بوون یان پیاوە بەرز و زاناکان نەیان دەدۆزیەوە کە دەمردن پەرتوکەکانیان هەبوو یان نووسینێکیان هەبوو یان گوت ئای بەداخەوە کە نەمان دۆزیەوە ئێستاش خەرچی ئەو خەڵکانی کەوا بەهرەمەندن بەهرەمەند لە ڕووی تەفسیری لە ڕووی علمی لە ڕووی زانستی لە ڕووی ئەدەبیاتی لە ڕووی نیشتیمان پەروەری خۆی لەم کوردستانە لێرە هەیە بڵێم ئەدرێت و نادرێت بەڵام عادەتەن شەنس بۆ کەسانێک کە زیاتر دەرئەکۆن کە گرنگی بە توانەکانیان بدرێت بەڵام لەوانیان دێک کەسێکشمانە بێ زۆر بە توانابن بەڵام لە شوێنێکن لە بەرچاوانی نابینرێن بۆیە ناتوانرێت ئەوانە کە گرنگیان پێ بدرێت بەێ بینەرین خوشتەوی دووبارە سڵاف وەبن گەلوەداینە بۆ پتر درجە پێدان سەروی تەوەرەی پشتیمە گۆهداریە وان بەڕێزانە کری و وانیش ڕاو سەرنجێن خۆ دەربڕین سەبارەت ئەف تەوەری مەدەست نیشان کری ئاین و ناسنامەتاکی و پرسیارن هاتین ڕاستەکردن وانجی بەرسبێت خۆ بوون و دەستخۆشی لوانکەین مامۆستای بەرز ڕاستە خۆ بینە سەر تەوەری خۆ کە دوماهی تەوەر بەحساوی چەندە بکەین ئایا چەوە ئەم گەشەپێدانی ئەپ مرۆڤی بدەین وەک تاک یانکو ئینسان برف تاکبوونی بچیتن باش لە بۆیە گوتم لە مەسلەی بیرکردنەوە خوددا عقلێکی جیاوازی بە هەر یەکەمانداوە دەڵێ بەو عقلی خۆتان بیرکەنەوە شتێکی جیاواز بڵێن ئەم شتە جیاوازەی تۆ من و ئەو دوجار هەر هەموو ئەمە لە نێو کۆمەڵگەدا دەبێتە گەنگەشەوە بێتە تەڕاکم معرفی کۆ دەکرێتەوە و دوجار خۆمان الذين يستمعون القول فيتبعون احسنه احسن کۆمەڵگە دیاری دەکا خۆی بڕیارەدا ئەم خراپ بوو جارێکی دی دێتە گۆڕین هەر لەبەرەوە یاساکانیشمان زوو هەموار دەکرێنەوە مانەی چه یاسا هەموار دەکرێتەوە ینی بیرمان کردەوە ئەم شتە ئەو شتێنی بۆی عومەری کوڕی خەتاب خۆ لێ ڕازی بێ هەندێک کەس گلەیی لێ کردووە لە سەردەمی خۆی گوتوێتی یا ئیمام یا ئەمیر المؤمنین ئەی ئەمیری موسڵمانن ئەمە تۆ جاران وات نەدەگوت بۆچی ئێستا لەو مەسەلەیە ڕێیەکی ترت هەیە وتی ذاك على ما علمنا وهذا على ما نعلم ئەو جاکەوام دەگوت وام دەزانی ئێستا کەوا دەڵێم وا دەزانم ئێستا شتێک دەزانم جاران نەمان دەزانی کەواتە ئینسانەکان بە بەردەوامی دا پێشکەوتن و لە بیرکردنەوەی تازە ئەم بیرکردنەوەی چۆن بۆ دێ ئەگەر بە کۆ بیرکەینەوە وەکو کورد خراپە هیچ شتێکی تازە بۆیە تۆ سیمینار و کۆنفرانست دیوە دوو ڕۆژ کۆنفرانسێک بەردەوام دەبێت لە پێناوی نوێکردنەوەی بیری فلان شتە دوای دوو ڕۆژەکە تەواو دەبێت هیچیان نەکردو بۆ چونکە یەک لە یەک دەترسن دوای کە لابەلا دانیشی لە کاتی نان خواردنە لە کاتی تەنیاییە لە
چۆن دەڵێ لە برێکێکا لەگەڵیان قسە ئەەکەی هەموو قسەی زۆر جوانیان پێ بەێ دەڵی کاکە بۆ نەدود لەوێ کوراڵێک شەڕ بۆ خۆم دروست ناکەم مشتێ بۆ خۆم دروست ناکەم کۆنفرانسیش دا ئەبدەوە بێ و کۆمەڵێک ڕاستپەردە دەنووسن هەمووی لە یەک دەچێت هیچ نەبوو خدا فەرمووی وا نابێ خدا فەرمووی قل ئەی محەممەد پێیان بڵێ إنما أعظكم بواحدة أن تقوموا لله مثنى وفرادا ثم تتفكر ثم خدا ما خليك بلام نكري بكردي خوي كردية يعني خدا لآيات القرآن دا بإيما يقول ميكانيزمي بيركردنوي بيشنغانا چوانا خدا فرموي جاء ثم تتفكروا شي ما بصاحبكم من جنة أيان قلت أم بيغمبر الشيطة بو أيان دا قلت لبروي كوملغا همي وايدا قلت خدا دالي أي محمد درودي خوالي سير بيان بالله ورن يوال بكو بقسي أوان مكان تاك خدا إنما أعظكم بواحدة يق نصيحة تانكم يق نصيحتك تشيا أن تقوموا لله مثنى وفرادى يا دودو دانشن باسي من بكن بلد محمد شيا دوش نابيتكم نا زعما برقسي مني خدا بون يفرمو سياسي وشوار دانش بلام أو كومينيا ويسعيد نورسي دلتن كي يك زايد يك هو إيك ما بس هو أما قصي خدايا من ناتو عن هيج ولا كخدا فرموي مثنى وفرادى يعني خدا لطيف وخبيرة خدا دزانه وانيا كخدا زاني معناه وايا خدا خوي دزانه تفكيري إبداعي بشي دروز دبي يا بدايلوج يا مونولوج فرادى أمر بيدالين مونولوج يعني خود دقل خود قصدكي خود بير دكيتو ديالوج دوانه منو تو قصدكي كواتا خدا واي فرمو كخوي صانع خوي خالق إنسانه دا فرمي بيري نوي يا لأنجامي مناقشين نيوان دو كسادي شتيكي تازه ديتا آراوة يان لأنجامي روج باسي حوار ومجادلة بيبكين فرق حوار ومجادلة شيء أوش باسي كاستابيرم كوتو جرينجا كواتا لدايلوكي نيوان دو كس دا شتيكي نو ديتا آرا لقل مونولوجي إنسان لقل خوي دا شتيكي نو ديتا آرا أو كاد لجير زختي كوي كومالغا دردشين سيركين بابا وانيا عالم الأخوي وكوبوتوا بيرو بوچونيكي تايبت دالي وابكن كواتا اما بيمان دالي خالي دوم خدا داوامان لێ دەکا کەلتورێکدا بێنین بە ناوی کەلتوری چۆن دەڵێ ئینگلیزەکان پێی دەڵێن ئینیشیتیڤ ینی مبادرە دەست پێشخەری ئەرە پێی دەڵێ مبادرە لە زمانی کوردی پێی دەڵێن دەست پێشخەری دەست پێشخەری ینی دە کەس لە شوێنێکە دانیشتون 100 کەس دانیشتون شتێک هەیە پێویستە بکرێ کەس نایکە جاری وا شۆفێرێک ڕادەوەستێ لە کەناری ڕێگەکە ڕای دەگرێت و دێت ئەو شتە لەسەر جادەکە لا دەبە خۆ 100 سیارەی تر لێوە تێپەڕ بوون کەس نەیکرد ئەم دەست پێشخەری لای خوا زۆر گەورێ ئەم تاکبوونەوەی کە شتێک کەس نایکا و تۆ دەیکەی کەس نایکا و تۆ دەیکەی ئەمە مهمە هەندێک لە تەفسیرەکان دەڵێن ئینە ئیبراهیمە کانە ئومە ئەمەیە کارێک دەکا کە خەڵکی دیکە نەیکردووە کارێک دەکا کە خەڵکی دیکە نەیکردووە لەبەرەوە ئەگەر ئاوات کرد ناسنامەی خۆت دەپارێزی ناسنامەی خۆت پارێز چییە یەکەم شت قیمەتی خۆت بۆ دەرەکەوێت ئەزانی ئەو شتانی کەس نایکا و تۆ ئەیکەی زۆر بایەخی خۆت بۆ دەرەکەوێت ئەڵێ خۆمە شتێک بوو لە بەیانی وڵە نەم شتە تا ئێستا لێرە کەوتووە ئیماتەت الأذى عن الطريق وانە یعنی سێرەکەی تۆ لە مۆڵێکا شتێک ئاوا کەوتووە هەر تەماشای کە لەوێ بۆ سەعاتێکە بۆت کرا کەس لای نابا دوای تۆ هەڵیگرە و لای بە هەست بە بوونی خۆتەکەی دەڵێ ئەم هەموو خەڵکە چاوی وەکو من دوو چاوی هەبوو بەس بۆ ئەمەی لا نەبرد کەواتە تو هەست بە قیمەتی خۆتەکەی هەست بە ناسنامەی بەڵام زوو جۆرە مامۆستا تاکبوونێ قوربانی ژیتوێن گەلوێ چەندێکە قوربانی بێنێتەوە پێغەمبەران درودی خۆیان لەسەر هەموو پێغەمبەران پێشەنگن هەموو پێغەمبەران درودی خۆیان لەسەر باجی ئەو تاکبوونیان داوە لە پایچی دایان کوژێن هەندێکی لێیان دەدەن هەندێکی گاڵتەیان پێ دەکەن هەندێکی شاربەدەریان دەکەن ئیستیهزایان پێ دەکەن پێیان دەڵێن مەجنون پێیان گوتون ساحر پێیان دەڵێن یفەرق بین المەرء وزەوجه ئەو تاکبوونە بڵێ باجی هەیە جا هەندێک کەس تاقەتی ئەو باجدانی نییە ئێمە یەک جار دەژین گرنگە مادام خدا منی هێناوەتە ئەم بوونە من بە قسەی فلان و فلان بیر و بۆچوونی خۆم بەو مانایی پێم دەڵێ ئەڵێ کاکە وەکو فلان بکە ئەو فلانیش مەگەر لە دین تێناگا چەند ساڵە تۆ چی دەڵێم کاکە منم ئەوە خدا ئەوە باتە قبری خۆی من بخۆی وەکل ماتی یوم القیامەتی فەردا من نامەوێت چاو لە یەکێ بکەم 50 ساڵ لەمەوبەر چۆن دەڵێ گەشتۆتە بیرکردنەوەیەکی جیاواز دەمن ئێستا زمانێکی ترە بۆیە ئەبێ ینی قسەکردنی ئێمەش لە کەناڵێک لە تەلەڤیزیۆنە قسەکردنێکی گشتیە ئەبێ هەموو کەس تێی بکە فەرقی هەیە لەگەڵ قسەکردنی سەردەمێکی دیکەدا تەفکیرێک بیرکردنەوەیەکی ئیبداعی من نمونەیەکت بە دروست دەکەم بەداخەوە لە کارە قێزەون و تیرۆریستیەکانی داعش ئەو بوو پەلاماری ئێزدیەکانی دا و نزیکەی 6,000 ئێزدی بە ژن و بە پیاوە دیار نین وانە لە نێو 3-4,000 ئافرەتی ئێزدی غەدر لێکراو وانە ڕفێنراو بە سێبایەکراو
وانە لە نێو ئەوانەدا تۆ دەبینی کەسێک وەکو نادیەخان دێت پێشەوە قسەیەک دەکا باسی خۆی دەکا وانە کێشەکەی خۆی بە دنیا دەگەیەنێ کاتێک کە تۆ نۆبڵ بۆ نادیە دەبێ مانای بۆ هەموو قوربانیەکانی دیکە بۆ هەموو ئەوانی دیکەیە بۆ ئاشتیە بەڵام مەبەستم بۆ نادیە تۆ پرسیارە بکە ئەمە چییە لە نێو هەمویاندا کەسێک خۆی جیاواز بینی دەست پێشخەریەکی کرد کە کەسی دیکە نەیکرد لە کاتێکا کێشەکانیشان هەموو لە یەک دەرچوو ئافرەتەکان ئەبینی نمونەیەکی تر ئەم هەموو پێشمەرگە ئازایە هەموو لە مەواقیفا کارەکە و کارەکە یەک پێشمەرگە لە کاتی خۆیدا لە شوێنی خۆیدا پێشمەرگەیە گوتی خۆ نەچەمێنن بوو بەچی قسەکە بوو بە پند خۆی بۆ ڕەمز ناف لە کوردەوە ئەگە پەندی پێشینانمان هەبێ ئەو پەندی پاشینانە پندێکی پاشینانمان بۆ دروست بوو خۆ نەچەمێنن ئەم قسەیە کەسێک لە کاتی دیاری کرا و لە شوێنی خۆیدا و لە کاتی خۆیدا کردی بوو بە پند خەڵکی دی قسەی زۆر کردو ئەبێن مەبەستم ئەوەیە گرنگ ئەوەیە تۆ لە کاتی خۆیدا و لە شوێنی خۆیدا ئەو قسەیە بکەیت وانە ئەچۆن ئیمامی عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێ لە بینی کۆمەڵێک لە سەحابە وتی پێغەمبەر فەرمووی درەختێک هەیە دارێکەیە لە صفەتی موسڵمان وەک ئەو وایە یعنی موسڵمان لەو درەختە دەچێت ڕاستە و ڕازگۆیە و بەری هەیە و چی ئەو هەیە نی هەند وتی کەس نەیزانی گوتی پێغەمبەر خۆی فەرمیوت ئەوە داری خورمایە مستەقیمە و ڕاستە و مسلمانیژە بێ مستەقیم و ڕاست بێت و اینجا بەری هەیە و لقەکانی بەکارێ هێنرێ بۆ سەرخان و دارەکەی بەکارێ هێنرێ خورمای هەیە چی هەیە ئاڵێ کە هاتینەوە ئیمامی عومەر ئەڵێ عەبدوڵڵای کوڕم وتی باوە من دەمزانی وتی ئەی بۆ نەتگوت وتی وەڵای گوتم ئەمە سەحابەی نەیزانێ من بە مناڵێت چییە گوتی بدوتایە لای من خۆشتر بوو هەموو دنیام هەبووە چکۆ باوک حەزەکە کوڕەکەی شتێک جیاواز بێ لە خەڵکی دیکە پێی خۆشە کوڕەکەی لە خۆی باشتر بێ مەبەستم بزانە زۆر شت هەیە کە تۆ دەتەوێ بیڵێ ئیمامی عومەر جارێکی تر لە فەتح الباری شەرحی صەحیح بوخاری تەماشاکە ئەڵێ ئیمامی عومەر فەرمووی ئەم ئاەتە مانای چییە من لەم ئاەتە تێناگەم ئەفەرمێ أيود أحدكم أن تكون له جنة من نخيل وأعناب فيه نار فاحترقت وله ذرية ضعفاء عليهم آية بو باسكن كز باسيناك تيناغن نايزانن عليه ابن عباس من دالو جنجو يشتك نفسه من ذهب قلتي يا أمير المؤمنين لي في نفسي منها شيء قلت من اشتكي لبار وازان قلت إمام عمر بيقولتم قلها يا ابن أخي ولا تحقر نفسك بكردي قلت أي برازة بیڵێ خۆت بەکەم مەزانە وەڵێ ئەم هەموو خەڵکی تر لە من گەورەترن نەیانگوت بۆ من بیڵێ کەواتەی زۆر گرنگە ئێمە ئەو دەست پێشکەوتە مامۆستا ئەف بابەتێنها ئەم بەحثکەین خلال چەند شرکێکت کێمدا ئەگەر جانەبێتە بشتن چ پێشنیارێک هەیە بوو بینەرێ مەڤێ گاوێ کویڤان ئەخفتانانە چ بکەین باشە زۆر گرنگە ئێمە وەکو تاک خوددا درستی کوردین وەکو تاک دەمان باتەوە وەکو تاکیش ڕۆژی قیامەت زیندومان دەکاتەوە هەر کەسیش بەرپرسیارە لە خۆی کەس هەڵەکانی خۆی نەکاتە سەر ئەوی تر کەس نەڵێ من بە قسەی فلانم کرد بۆیە وام لێ هات ڕۆژی قیامەت خوددا کە لێت دەپرسێ پرسیارت لێ دەکا پرسیار لە خۆت دەکا ئەوە تا خوای لە قورئاندا دەفەرمێ ونخرج له يوم القيامة كتابا يلقاه منشورا اقرأ كتابك هەر کەس با ئێستا بیر کاتەوە ڕۆژی قیامەت خوددا بە هەر یەکەمان دەڵێ اقرأ كتابك تۆ کتابی کەس ناخوێنیتەوە کەواتە خۆی بەرپرسە لە هەموو هەلسوکەوتی بۆ دی کتابی من نەخوێنیتەوە ئێستاکە ڕۆژی قیامەت هەر کەس کتابی خۆی دەخوێنێتەوە کەس کتابی کەس ناخوێنێتەوە لەبەرەوە باڕێز لە تاکبوونی خۆمان بگرین باڕێز لە عەقڵی خۆمان بگرین و لە هەمان کاتیشدا ئەم تاکبوونە مانای ئەوە نییە ئێمە هاوکاری یەکتر نەکەین بەڵام وەکو بەدیع زەمان سەعیدی کوردی وتی یەک لە تەنیشتی یەک ژمارەیەکی گەورەترمان بۆ دەستێتت خوش مامۆستای بەڕێز مخابن دەم زەیتڕێکی ناداتەمە خزمەتە جانەبێتە بکەین و پتر گوێبیستی ئاخفتنێن تێن خۆش و مفا ببین بەڵێ بینەرین بەڕێز ڤی ئاوایی دەهینە دومایاوێ خەڵکێ و زۆر سپاسیەوەین بەڕێستکەین کە دگەلمەدا بوون هێڤیامە ئەوە مەشیاویتن خزمەتەکە بچیک پێشکەشی وێن ڕێزدار بکەین زۆر سپاس بۆن بە ڕێزایەت پشکدار بۆین بۆکەس بۆپادا و هەروسا سوپاس بۆ هەفکارین منجی هەر ساخ و سەلامەت بن تا خەڵکەکە دی بکەی نەفعەیەک بمینم خێر و شاد